وارداتی کوردستان بەدەستی نائەمینەوەیە وەکو ڕۆژە لە کۆنفرانسەکەی زانکۆی کوردستانیش باسم کرد کە وارداتی ئەم وڵاتە زۆرە بەڵام بەدەستی نائەمینەوەیە بەدەستی نائەمینەوە پارەی زۆریش کەم دەبێت ئەگە بەدەستێکی پاکەوە بەدەستێکی ئەمینەوە بەتاکید بەرەکەتی دەکەوێتێ ئەمن پێم وایە ئێستا کێشەی هەرێمی کوردستان نەبوونی سەروەت و سامان و داهاتی نێوخۆ نییە بەڵکو هەبوونی بە هەدەردانی سەرۆت و سامانە و بە ملیاردێرکردنی حیزب و خزبە لەسەر حیسابی ڕەشەڵکردنی خەڵک کاتی خۆی نرخی نەوت بە بەرمیل نەوت بە 20 دلار و 30 دلار بوو ئێستا کە بۆتە هەفتە یعنی چی ئێستا هەر وەکو کاتی خۆی موچە دەدەن ئەو بەڕاستی دیارە کە پارە و سامانێکی زۆر زیاتر دێتە دەست و پاشان باجیان خستۆ سەر هەموو شتێک من خەڵکی فەقیر دێ بۆ لام خەڵکی فەقیر کە وردە کاسبی دەکەن لە سەناعە و لەولاو دوکاندارە دەڵێ ئەمە پشتمان لە بنباری باشدا چەماوە جارێک لە سەردانێکماندا بۆ تورکیا کاک حەمی حاجی مەحموودم لەگەڵدا بوو لەگەڵ وەزارەتی خارجیی تورکیا دانیش بووین دیارە بەرپرسێکی ئەو وڵاتە ناوی نایانم لێرە ناوی نایانم جارێکە ناوم هێناوە گوتی دەبێ ئەوە بکەن پاکەکە بە تیرۆریست بناسن ئەویش نوێنەری پارتیۆیەتی پتیان وڵات دەچینەوە ڕاوێژ دەکەین لەگەڵ مەکتەبی سیاسیمان ناوی نوێنەرەکانیش نایانم بە ناویش دیارە نورەی قسان گەیشتە سەر من وتم کاکە من پێویست بە ڕاوێژ ناکەم لێرە پێت دەڵێم تی فەرموو وتم وەڵا پێناسەی تیرۆر بەسەر پەکەکەدا ناچەسپێ لە بەرەو شەڕ لەگەڵ تورکیا دەکا چونکە دیفاع دەکات لە مەزڵومیەتی میلەتێک تی ئاوا وتم بەڵێ تەمە زۆری پێ ناخۆش وەڵامەکە گوتم من نووسەرم کتێبم نووسیوە لەبارەی تیرۆر و تەرجەمەی زمانەکانی دیکەش کراوە تەرجەمەی تورکیش کراوە عەرەبی و فارسیش پێناسەی تیرۆر کەسێک ناگرێتەوە دیفاع دەکات لە مافی میلەتێک